جامی عێراق دەست پێ دەکات لە شاری سلێمانی یانی بابان یەکەم تاقیکردنەوە و چانسی یەکەمین بەشداریکردن لە خول و پاڵەوانێتی ئەنجام دەدات. ئیدارەی یانەکە پاڵپشتی خۆیان بۆ یاریزانان دووپات دەکەنەوە. ئێمە هەموو پاڵپشتێکی یاریزانەکانی خۆمانمان کردووە و هەموو پێداویستەکانمان دابین کردووە و ئامادەکاریمان کردووە بۆ یاریەکە و ڕاهێنانەکانمان تەواو کردووە و ئینشاءڵڵا نەتیجەیەکی باش بینین. پلانی تازەشمان ئێمە شکە پێم وتی یانەکەمان تازەیە، یەکەم جارە بەشداریەکەین لە خولی جامی یانەکانی عێراقا، بەڵام ئێمە هەموو پاڵپشتێکیانەکەین هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی دابینکردنی پێداویستی وەرزشیەکانەوە بۆ تیپەکەمان هەموو پاڵپشتێکیانەکەین یاریزانەکەین. لەسەر یاریگای ئاشتی یانەی وەرشی بابان لە جامی عێراق میوانداری یانەی ئەروبەی کەرکووک دەکات. بابان وەک ڕاهێنەرەکەی دەڵێت ئامادەکاری باشی ئەنجامداوە بۆ یەکەمین بەشداریکردنیان لە جامی عێراق و یەکەمین هەلی دەرکەوتنی ئاست و توانای یانەکە و یاریزانان. 8 یاریزان و 1 گۆڵپارێز لە یانەکانی تر هاتنە نێو ڕیزی پێشکەوتوانی یانە بابانەکەی شاری سلێمانی بۆ زیاتر باشکردنی ڕیزەکانیان بە ڕەسمی گرێبەستەکانیان واژۆ کرد. ئێمە وەکو یانی وەرشی بابان لە سەرەتای دروست بوونمانەوە مەبەستمانە خزمەتی شاری سلێمانی وەرزشکارانی پێ بکەین. لەو ڕوانگەشەوە کە بەشداریمان کردووە لە کاسی عێراقا بۆ ئەوەیە کە بتوانین ئینشەڵا ئەنجامێکی باشمان هەبێ یانی بابانیش بکەین بە مێژوویەک بۆ وەرزشی شاری سلێمانی. زۆربەی یاریزانەکانمان یاریزانی بابان خۆیانن و یاریزانی لاوانی بابانن سەرمان خستون. ئەو یاریزانە تازانەشی کە هاتوون یاریزانەکانی دەرەوەی ینی وەرشی بابانن بە بەدڵێکی گەورەوە قوبوڵیان کردووە کاری بۆ ینی وەرشی بابانکەن بە هەمومان بتوانین مێژوویەکی جوان تۆمار بکەین بۆ هەم بۆ ینی وەرشی بابان هەم بۆ شاری سلێمانی ئینشاءڵڵا. یانەی وەرشی بابان لە تیپی ملیەوە بووە یانە ماوەی نزیکەی ساڵێک دەبێت تیپەکانی تۆپی پێی ڕێخستووە مەشق و ڕاهێنانی چڕ دەکەن. ئێستاش و لەم کاتەدا ئەو یانەیە یەکەمین چوونە ناو ڕکابەرێتی خول و پاڵەوانێتی ئەنجام دەدەن و هەوڵی زۆریشان داوە دڵی هاندەرانی شارەکەیان و یانەکەیان بەدەست بهێنن وەک سەرەتایەکی بەهێز. محەممەد حسێن گەلی گوروسان، سلێمانی.